لە دهۆکدا بەشکردنا گازەسپی دەست پێ کرد لێ بە بەهای 9,000 دینارە بۆ هەر بەرمیلەکێ کوڤی بەهای ژی هاوڵاتیان دهۆک دڵگران کینەوە دبێژن لەگەل بەگۆ هەستنێ بەهای هەر بەرمیلەکە نەفتێ دەچتە 100,000 دینارە و ئەڤەژیا گرانە. گەلێکە شوێدی تەلەفۆن کرد گوت ئەمە بڵە عیالێمە بم باتانیا بم ویتن ئەم ناداگیریم هۆرانینم داگیرم یعنی چێت ئەگوتێ 9,000 خونا بشتات ئەم خێر بچیژی ناف چاوێت تەدەر تەلەفۆنێ گەهاندن ژیب 10,000 15,000 داخوازی مەچ لاوەندە چەکێک بۆ سارێ بین تەقاری خەلک بێژت مە پێچێ نابێتن 9,000 گەلەکن خەلکی نۆتا کێمێ دادگرن نەخۆشی دادگرن گەهاندن نۆتا و گەل پیکەمێ 100,000 خودنده عدا 10,000 گرنده عدا 15 بس بهای گازه بگو گران بوی گرنه 9,000 گل گهاندنه 2 سالتر آوگاه بسر دای 5 هدیت دای 5 اف نفتال بغدا كبو هري مديتن سي وجبا يا كريا سي قينا سەرۆکێ لژنا سوتەمەنیەل جڤاتە پەرزگاه دهۆک ژیت بێژێت ئەو کوژمێ بۆ هەر بەرمیلەکە هەتێ دیارکردن لەسەر هاوڵاتیا گەلک گرانە. معقول نينا هولاتيا ك 5 ور بگرتن تحريم كردستان دا يدي 9,000 ور بگرتن يا درست اويا كو حكومت تحريم كردستان انجمن وزيران قال سروك قال انجمن وزيران عراقي پیدا چون اکد وی بریاره داخوازک جبهت کرن چکو ام یل سایا دستورکی ایک ولاتی دادجین معقولین فیدی برخمه و بتن بو وانا ب 3,000 بو هولاتیت خود دابین بکن و فروش نهریم کردستان ب 9,000 یا بۆ جێ دڵگرانی بۆ هاوڵاتیان سنتەرێ پارێزگەهێ ئەوە کو ئەو کوژمێ دراویە بۆ هەر بەرمیلەکێ هاتیە دیارکردن ژجاکێ بۆ جاکی جیوازیایە کول دەوروبەرێن دهۆک بە 55,000 دینارایە و لە سنتەری 9,000 دینارایە لەورا داخواز دکەن بەها بۆوانژی بێتە کەمکردن. شێرۆقەدر کورسات نیوز دهۆک.